بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتتان باش. هیوادارم کە شاد و سەرحاڵ بن لە هەر شوێنێک کە هەن. بە یارمەتی هاوکارانم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامە زنجیرە بەرنامەکانی تەندروستی. بەو هیوایی کە کاتتان بێت بینەری ئەم بەرنامە بن. بابەتی بەرنامەی ئەم هەفتەمان بابەتەکەی وایە داهاتوویەکی هیوابەخش بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ سەرەتان یا هەرۆ شێرپەنجە. یەکێک لەو نەخۆشی سەختگەرە کە لە گۆی زەوینە هەیە، هەم دەرمانی سەختە، هەم پرۆسەی چارەجیا لە پرۆسەی چارەسەرکردنەکەی کەسی توش بوویش و دەوروبەرەکانیشی هەمیشە تووشی هاتوچووی بۆ لای دوکتەر، سەردانی بیمارستان، شیمی دەرمانی، پەرتۆ دەرمانی، جەڕاحی. خولاسە یەکێک لەو نەخۆشیە سەختگەرەسە کە زانستی پزیشکی بە ئەرکی خۆی زانیوە کە هەموو ڕۆژێک بۆ ڕێگە حەلێک بۆ چارەسەرێک بە شۆن ئەم نەخۆشیە ئاگەڕێت. دیارە چارەسەری شێرپەنجە بۆ نمونە من ئیمڕۆکە بەرنامەکەمان زەبتە کرد هەروە کە تواشای ئەخبارەکانی دنیا و ئێران مەکرد. یەکێک لە مەسئولینی ئێران وای نووسی بوو کە دەرمانی سەرەتان وای لێ هاتووە لەباری گرانیەوە لە ئێرانە ئەتوانێت زۆرێ لە بنەماڵەکان بواتە ژێر خەتی فەقر. دیارە ئەمە یەکێک لە مەسئولان وایە وتووە کە خۆیان یا ئەو سیستەمە بڵێن بەرپرسە لە ئاوا وەزعیەتێک کە نەخۆش ئەگەر بۆ نمونە خانەوارێکی سێ چوار کەسی بێت، یەک کەسیان تووشبووی شێرپەنجە بێت، پێویستی بە دەوا و دەرمان بێت، ئەبێت ئەو خانوادە سکوت کاتە ژێر خەتی فەقر، کە ئەوە نیشانەی سیاسەتگەری غەڵەتی ئەو سیستەمەسە سیاسەتگەرێکە بەشۆن مەوزوعاتێکی ترەوە زیاتر سەرمایە گوزاری کردووە، سەرمایەی ئەو خەڵکیە لە ڕێگەگەرێکی ترەوە خەرج کردووە. ئەوە سیاسەتگەرێکی غەڵەتە، چۆن بێداشت یا پزیشکی کولەن علمێکە، هەم علمێکە تۆشی بەرنامەی بۆ دابڕێژی بەرنامەت بۆ ڕشت ئەبێ ئستراتیژی بۆ تعینکەیتەوە ئەو مەسیرە تێیکەیت. یعنی وەکو بەرنامەیەکی سیاسی وایە لە هەر وڵاتێکی شەوایە، ینی بەرنامەی بۆ داڕێژن بودجەکانی چە بکەن چە نەکەن. لە جیا لەوەیشە لە ئێرانە تەنیا ئەو مشکڵە نییە، مشکڵاتێکی تریش هەیە. بۆ نمونە مارکس لە ئیدۆلۆژی ئاڵمانیە جمڵەیەکی مەشهوری ئەژێ ئەو فەرهەنگە، ئەڵبەتە من ئێژم مناسباتێکە حاکمە، مناسباتێکە یا فەرهەنگێکە کە ئەو تەبەقەی حاکمە واردیان کردووە. مشکڵەکە هەر گرانی دەوا و دەرمان نییە. بۆ نمونە مشکڵاتێکی تریش هەر لە زەمینەی دەرمانە هەیە، وەکو ژێرمێزی کە هەروە وتمان ئەو ئەساسە کە مارکس شارەی پێکات، ئەو ڕووبەناو ژێربەنا یا ڕووخان و ژێرخانە، ئەو مناسباتەی کە لەسەرەوە هەیە. بۆ نمونە ئەوەی کە لە جامعە ئەبینین پزیشکێک کە ئەبێت ئەهدافێکی ئینسانی بێت، چارەسەری نەخۆش ناکات تا ژێرمێزێکی لێ نەسێنێت. خود بیارە زانین وەزعی اقتصادی هەموو بەشەکانی ئیسە کردووەتە، بەڵام تا ئەو سیستمە لەسەرەوە نەگۆڕگێت، ئەویش لە بە دەستکاریکردنی ژێرخانەکان تاغیرێک حاصل ناوێت. لەباری جیهانیشەوە دیارە ئەم تاقیقاتێکی تازە کراوە. ئەم بەرنامەی ئەم جارەمان لەسەر ئەوەسە لە بەرنامەگەر پێشوویشە وتومانە بازێ لەو وڵاتگەرە کە سیاسەتگەرێکی شەڕەنگێزانیان هەیە یا خەریک دروستکردنی تەسلیحات و فرۆشی تەسلیحاتن، بەڵام خۆ بەشێکی زانستیان هەیە. ئەو بەشە زانستیە مرۆڤی لە نەزەرە و ئەو تکنۆلۆژیە یا ئەو زانستەی کە ها لە بەردەستیە بۆ سڵامەتی بەشەر بەکارێ بێن دێرێت. لە بەرنامەی ئەم هەفتەمانە لەسەر ئەو ڕێگاگەرە یا ڕێگە چارەگەرێکی هیوابەخشە بۆ داهاتوو بۆ دەرمانی سەرەتان قساکەین کە ئەتوانێت لە هەموو وڵاتەکان، یعنی لە ڕووسیە و بووگە تا ئامریکا، لە بریتانیا تاقیق کراوە لەسەری تا وڵاتگەر ئاسیایی وەک هند و چین. کولەن ئەو تاقیقاتە یا بڵێن ئەم بەرنامەی ئەم هەفتەمان لەسەر مەجموعە تاقیقاتێکە کە هیوابەخشن بۆ داهاتووی چارەسەرکردنی
نەخۆشی شێرپەنجە. تقریبەن لە ماوەیەکی کورتە دەتانین بژین لە ماوەی کەمتر لە یەک مانگی ڕابردووە چەند هەواڵێک گەیشت کە هەواڵگەرێ بوو کە وەکو ئەگەر نەڵێ وەکو بۆم دەنگیدایەوە بەڵام وەکو تیشکی نور بوو لە تاریکیکە کە هیوایەدا کە چارەسەر شێرپەنجە ممکنە ڕێگەگەر دیارە ڕێگەیەکی دوور و درێژ تایسێش تێکراوە بەس ڕێگەکە هەر ڕێگایکی درێژ لە پێشە بەڵام هەر ئەو چارەسەرێ بەدەستێت. یەکێک لەو تاقیقاتەی کە کراوە لەسەر دروستکردنی دەرمانێک بووگە کە من عەرز خەمەتتانەکەم ئەو دەرمانە ئەوەیشە کە ئەو تومۆرگەرە یا ئەو غودە ئەو لکە لەبەی نەبات. دەرمانەکەیش خۆراکی نییە بە شێوەی شیمی دەرمانیش نییە بەڵکو دەرمانێکە کە تەزریقیە یانێ بە شێوەی تەزریقێکی سادە ئەنجامە درێت و بابزانین لێکەوتەکانی چییە. ئەوڵین تاقیق یەکدانە دەرمانە کە ئامی وانتاما بیناوە ئەو دەرمانەکە دروست کراوە. بازێ لەو سەرەتانگەرە وتویانە کە دوای ئەوەی کە شیمی دەرمانی کراون هەڵگەڕاونەتەوە یانی نەخۆشیەکە دیسانەوە سەری هەڵداوەتەوە. ئەوە یەکێک لە مشکلاتێک بووگە یا ئەوەی کە دەرمانگەرێکی تر وەک ئەشعە دەرمانی پەرتەو دەرمانی و حتا جەڕاحیش کە کراون جوابی نەگرتووەتەوە یانێ ئەو لووە دیسانەوە سەری هەڵداوەتەوە نیشانەکانی دیسانەوە. ئەم دارووە کەوتمان ئامی وانتاما بە تقریبەن دارویەکی تازەست لە 11 کشوەرە تاقی کراوەتەوە لەبان لەسەر 102 نەخۆش یعنی لە 11 کشوەر هەم تاقی کراوەتەوە ئەم دارووە لەسەر 102 نەخۆش. تقریبا لە ناو ئەو 102 نەخۆشە ئەمە نەتیجەکانیە کە ئەڵێت کە تومۆرگەر یا ئەو لۆگەرەی 43 نەفەر یا بچووکە بوونەتەوە یا لە ناو چوون کە 28 نەخۆشیان بچووکبوونەوەی ئەو لۆگەرە یا ئەو غودە مشاهدە کراوە و 15 کەسیشیان ئەو غودەگەرە ئەسڵان نەماوە. لە نظر چەند مۆقعێکەوە ئەمانە بەڕاستی کردگە ئەوانێک کە هەر لە زەمینەی سەرەتانە کارەکەن دیارە مۆقعەکەرە لە برزیلە بووگن لە بریتانیا بووگن لە چەند وڵاتێکی تریشە بووبن کارێکە نەتیجە تاقیقەکە چووەتە سەریان ئەڵێن کە زۆر بەرچاوە و ئومیدبەخشیش یا هیوابەخش دەستنیشانیان کردووە. نەتیجەیەکی تر کە ئەم ئامی وانتامابە یا ئەم نەخۆشینە نیشانی داوە ئەوەیە کە لە ئەو کەسانەی کە من عەرز خزمەتانەکەم چە بەشێک لە شێرپەنجەکان لەو کەسانەی کە تاقی کراونەتەوە 12 مانگ و نیو زیینو ماون کە دەرمانەکەیشی زۆر ڕاحەتە یعنی تەزریقیە بە شێوەی دەرزی ژێرە جڵدیش تەزریقە کردگەی هەر ئەو ژێرپێسیەسە یعنی تەزریقێکی ژێرپێسیە احتیاجی نییە لە ناو ڕەگە بێت بڕواتە ناوخۆین یعنی حاڵەتێکی سادەسەر وەکو تایمڕیژ وەکو واکسنێکە ئەوەشنن تەزریقێکی سادەست. جا ئەم تاقیقاتە زۆرتر نە لەسەر خب دیارە دامنێ تاقیقات ئەگەر لەسەر هەموو بەشەکان کردێت کەمێ سەختە بۆیان لەسەر ئەو شێرپەنجە کراوە کە لە سەر و ملە هەیە بۆ نمونە سەرەتانی قۆڕک سەرەتان حەنجەرە سەرەتانی زمان بۆ نمونە کەسێک کە 56 ساڵی بووگە سەرەتانی زمانیشی بووگە پێشتریش شیمی دەرمانی کرابوو خۆی لە نەتیجەکەی ڕازیە وتوی پێشتر دوای شیمی دەرمانیەکەیش پێش شیمی دەرمانیەکە قسەکردن بۆم سەخت و شێرپەنجەی زمانی بووە قسەکردن بۆم سەخت بووە خواردن بۆم سەخت بووە حتا ئاو خواردنیشی بۆ سەخت بووگە وتوی بەس بۆ ئەم دەرمانە وان نەبووگە هەم ڕزایەتی بووگە بۆ قسەکردن تانیویە بەڕاحەتی ئاسانی قسە بکات ماوەیەکی زۆرتر قسەکات باوجودەوە کە شێرپەنجەی زمانی بووگە و بۆ خواردنیش مشکلاتێکی کەمتری بووگە. ئەم تاقیقە ئەروەوتمان لە سەر و ملە ئەنجام درراوە بەڵام ئەوانەی کە تاقیقاتەکان ئەنجام داوە و تویانە بۆ سەرەتانی ڕیا
بۆ سەرەتانی هیلکەدانەکان لە ژنانە تخمدان و هەروەها بۆ ڕیخۆڵی گەورە ئەمانە ئەتوانێت ئەم داروە ئەتوانێت مسمرسەمەر بێ، بەڵام هێشتا تاقیمان نەکردوێتەوە و حتمەنیش تاقیەکەنەوە. دەرمانێکی تریش هەر لەم ماوە دروست بوو کە ئەم دەرمانە عوارض جانبی زۆرترە، یعنی ئەوەی کە عوارض جانبی یا لێکەوتێشی پێژن بە عوارض جانبی ئەوەی زۆرترە مانجوویە ناو دەرمانەکە کە ئەمیش هەر حاڵەتێکی وای هەیە نە لەسەر تومۆڕەکە بەڵکو لەسەر سلولەکان یا خانەکان ئەسەرەکات، بەڵام ئەمە بەهۆی ئەوەی کە ئەم عوارزەکەی زۆرترە هەم نەتیجەیەکی زۆرتر نەهاتووەتە دەست ئەڵێن کە ئەبێت هێشتا لەسەری تاقی بکەینەوە. بۆ تاقیقاتی کە هەر لە ماوە کراوە ئەتوانین ئشارەکەین بە شێوەیەکی تر یا چارەسەرێکی تر کە دۆزراوەتەوە، ئەویش کەڵک وەرگرتن لە واکسنە، یعنی واکسنێک بە شێوەی واکسن دەرمانی سەرەتان بێت کە ئەویش لە رووسیا ئەنجام درراوە. ئەلبەتە ئەمە ماوەیەکی پێشتر لەم تاقیقاتی کە ئەرز خزمەتانە کردیانی ئەو دەرمانێکە دروست کراوە چەندانە واکسنیان معرفی کرد. یەکێک لە واکسنەکان بەناو ئینترۆمیکسە کە لەسەر سلولەکان تەسیردانێت، یعنی واکسنە کە لەسەر سلول تەسیردانێت، چه سلولێ یا چه خانێک ئەو خانگەرەی کە تەسیریان هەیە لەسەر تەخریبی بافتگەر سلولی یا ئەوەی کە جیا لەوەی کە خراپیانەکەن تەخریبیانەکەن سلولەکانیش بەرەو سلولگەرێکی سەرەتانیە بن. واکسنەگەرێک دیکەشیان دروست کرده بوو وەک واکسنێکە بە ناویان بۆی دانەنیا هەر بە mRNA ئەو کود ژنێتیکیە مشخص کرا بوو. کەم واکسنە هەروەکە لە ناوەکەی دیارە و RNA بە کەڵک وەرگرتن لە هۆش مەسنوعی ئەمە تەسیردانێت لە سەر ژنێتیکە، یعنی لەسەر ئەو تەسیراتی کە ئەتوانی بیبێ ئەوەیە کە بەر بەو جەهشە ژنیگەرە ئەگرێت، ئەو جەهشەیە کە لە سلولە لە ژنت ڕۆخەدات و سلولێک لە سلولێکی ساقەوە ئەبێ بە سلولێکی سەرەتانی. هەروەها ئەم واکسنە وتیانە لەسەر سیستم ئیمنیش ئەتوانێت تەسیری بێ. لە رووسیا بەمە ڕزایەتیان نەدا بە چوون بە شۆن دەرمانیشە، دەرمانی تریان دۆزیوەتەوە بەناو ئۆتزیفرا. ئەم ئۆتزیفرا بۆ سەرەتانی خوێنە، کەسانێک کە سەرەتانی خوێنیان هەیە ئەمیش تاقیقاتێکیان کردووە وتیانە ئەبێت زیاتر ئەنجامی بدەن بەرەو پێش بڕوا تاقیقاتەکەیان، بەڵام ئومیدبەخش دیاریان کردووە. ئەمە ئەو دەرمانە تازەگەرە بوو کە لەسەر چەند جۆر لە سەرەتانەکان تاقی کراوەتەوە و هیوابەخشیش بوو. یەکێکتر لە ئەو راپۆرتگەرەی کە هەر لە ماوەی چەند ڕۆژی پێشووە چاپوگە دیسانەوە هەر لەسەر یەکێکتر لە شێرپەنجەکانە کە شێرپەنجەی کە بەناو شێرپەنجەی پانکراس کە یەکێک لە خەتەرناکترین شێرپەنجەکانە. مەجلەیەکی فنلاندیە کە ئەو گزارشیە یا ئەو راپۆرتیە دروست کردووە. سەرتیتر راپۆرتەکە خۆی وان نووسیگە دکتۆرێکی پسپۆڕی شێرپەنجە دەسەکات بە گریان، هۆکارەکەی ئەمەیە. نەتیجەی دەرمانگەرێک کە هیوابەخش بووبن لە سەرەتانی پێشرەفتەی پانکراس کە بەدەست هاتووە. یعنی ئەو پزیشکە ئەگەر دەستی کردووە بە گریان، گرینێکی شادی بووگە، یعنی لە خۆشیە بووگە کە دەستی کردووە بە گریان، ئەویش دەرمانێکی کە بۆ شێرپەنجەی پانکراس بەدەست هاتووە. من هەر ئستناد دەکەمەوە بۆ راپۆرتەی کە دراوە، خۆ شارەی کردووە بە سەرەتانیا شێرپەنجەی پانکراس، وتویە زۆرتر کەسانێکە ساڵیان ها لەسەرەوە دەرگیر ئەبن بەم شێرپەنجەی پانکراسە، بەڵام بەندرەت هەیە لە لاوان و گەنجانیشە ئەوە مشاهدە کردێت. یەکێک لەو شێرپەنجە گەرەسە کە زۆر بە سەختی تەشخیصە دەرگێت. بۆچیش بە سەختی تەشخیصە دەرگێت؟ یەکێکی ئەوەیە کە بێ ئەوەی کە عەلایم یا نیشانەیەک بداتە دەرەوە خەریک کاری خۆیە بێ، یعنی ڕشتەکات گەورە بێتەوە. یەکێک لەو شێرپەنجە گەرەسە کە دەسەندازە، یعنی چنەخا بۆ شوێنگەرتر، هەر ئەوە نییە مەحدود بێ بە پانکراس.
شوێنەکەیشی تقریبان چۆن کە شاراوەز ها لە پشتی مەعیدە فەزایەکی باشی هەیە، ئەتوانێت بە میل خۆی ئەو شێرپەنجە ڕشت دەکات زمانێکە زەم خەتەرەکەی لێ دەرگێت کە واقعاً سەختە و ئەو کەسانە معموڵەن کە تەشخیصە دەرگن چەند مانگێک ئەتوانن ژیانکەن. یەکێک لە ئەسڵیترین دەلیلەکانیشیان وتووە کە ئەوەسە لە پشت ئەندامەکان و خۆی ئەشارێتەوە، یعنی شوێنە ئاناتۆمیکەکەی واسە. پانکراسەر شوێنەکەی جۆرەی کە بۆ نمونە بە بازێ لە وەسایلگەری پزیشکی وەک ئەشعا وەک زۆر شوێنەکەی بە سەختی تەشخیصە دەرگێت. ئەوەی کە هەیە نەتایجێکە بەدەست هاتووە ئەو جوابەسە کە یەکدانە دارووە کە ئەو دارویانە تاقی کردووەتەوە کە وتیانە ئەمە هیوابەخشە. تقریبا یەکێک لە نەتیجەکانی ئەوەیە کە وتویانە ئەم دەرمانە عمر نەخۆشینگەر کەسانێکە شێرپەنجەی پانکراسیان هەیە 2 ئەوەندە ئەکاتەوە. پێشتر ئەگەر تایمێکیاندا ئەنیا ئێتر بە نسبەت ئەوە تاچە ئەنازەی پێشرفتی کردووە تاچە ئەنازەی دەستدرێژی کردووە بەملا و بۆلا بەو نسبەتە یانتوانی تەخمینی تو لە عمر میزانێک لە تەمەنی ئەو کەسە کە باقی ماوە ئەوە نیشان بدەن، بەڵام کە وتیان ئەمە ئەتوانێت 2 مانگ تو لە عمر ئەو کەسانە بواتە سەرەوە. خۆب دیارە ئەو کەسە کە وتمان سەرتیترەکە وتی لە دەستم کردووە گیرویان کەسێکە بەناو ڕاشناشرۆڤە کە متەخەسس سەرەتانە خۆی نەخۆشیگەر سەختە وای وتووە نووسیە ئەم متاڵعە یا ئەم تاقیقاتە کاتێکە من دیم ئەتوانێت مەسیر دەرمانەکەمان بگۆڕگێت، یعنی بە مەسیرێکی تر کە زۆرتر هەم نەتیجەکەی باش بێ مثبت بێ هەم هیوابەخش بێ بەوە بڕوێن. خۆی وتی من بەشدار نەبووم لەم تاقیقاتە، بەڵام کاتێک گزارشەکە چووە بەردەستی دەستی کردووەتە گیریان خۆشی وای وتووە کە 16 ساڵە خەریک دەرمان سەرەتانە و تەبریکیشی وتووە بۆ تیمەکە متاڵعاتیانە کردووە. سەرەتان پانکراس کە بازم دیسانەوە هەر ئشارەی پێکراوەتەوە لەو مەقالە وتیان لە خەتەرناکترین سەرەتانەکانە، نیشانەکانی مبهەمە گونگە، نیشانەکانی دیار نییە، معموڵەن بازی جارێک بە کەسێکیش ئەگەر ئێشی بێ بە ئەحساسەوە کە مەسن ئەچن بە دوای نەخۆشیگەر ڕوودا یا مەعیدە ئەگەڕن، بەڵام ئەو نەخۆشیە ئەتانێت شێرپەنجەیەکی پانکراس بێت کە هێشتا نیشانە ئەسڵیەکەی خۆی نیشان نەداوە. ئەو نیشانە سەرەتایگەرەی ئەو سەرەتایگەرە ئەتوانێت پزیشک و تیم دەرمانی منحرف کات بۆ نمونە بە شۆن نەخۆشیگەرێکی ترە بچن. معموڵەن تەشخیصیش زمانێکە کە زۆر گسترشی پیا کردو ئەو کە ئێڵم پێ متاستاز یانی ئەوەی کە دەستدرێژیەکە بەم لاو بۆلا ڕوات و ئەندامگەر داخڵی و حتا ئەڕوات تا ئێسک و ئێسکانیش تووشی ئەو شێرپەنجەکە. معموڵەن سەرەتان پانکراس یەکێک لە خراپیەکانی کە هەسی هەر لە مەراحل ئەوەڵیە و کە لە ناو پانکراسە خۆی دروستەوێ دەسەکا بۆ متاستازە، یعنی ڕیشا کوتێت ئەڕوات و ئەو هەموو ئەمانەیش کە ئێمە ئەرزێەوە خۆشەویستانمان کرد. بەڵام باشە ناو ئەم داروە چیە؟ خۆیان ناویانیاوە داراکسۆن ڕاسیب کە ناو ئەم داروە جەدیدەسە. چۆنیەتی دەرمانەکەی شووتیانە کە جەهشێک هەیە لە یەکدانە سلولە کە ناویانیاگە کراس ڕوو ئەدات، کاتێکە لەو کراسە یا KRAS ناو ئەو سلولسە ئەو جێهێشە تاغیر ڕوو ئەدات، ئەو سلولە ئەبێت بە سلولێکی سەرەتانی. تقریبا وتویانە کەسانێکیش کە تووشی شێرپەنجەی پانکراسە بن 90% نزیک بە هەمویان تقریبا ئەو جەهشە لەو ژنە مشاهدا کردێت، یعنی نەخۆشی شێرپەنجەی پانکراس 90% ئەم ژێنەسە و ئەم دارویشە کە دروست کراوە تەئسیری هەیە لەسەر ئەم پرۆسە. ئەوەیە کە ئەبینین دەستکەوتێکی عەزیم و بەرچاوە لە زانستی پزیشکیە. وتویە هەر بازم لەسەر ئەو کراسە کە جەهش لەو سلولە ڕوئەدات ئەڵێت کە ئەوێتە یان ئەو جەهشەکە لەو سلول کراسە ڕوئەدات تەقسیم سلولی کە غەیرە قابل ئەندازە و سرعەتی و
ڕێکخراوێکی زۆری هەیە ڕوو ئەدات. تقریبا متاڵعەکەیش لەسەر 500 نەخۆش کراوە. نەخۆشەکان هەم لە ئاسیا بوون، هەم لە ئوروپا بوون، هەم لە ئامریکای شماڵیە بووبن. ئەو کەسانی کە ئەم دەرمانیانە داوەپیان یانێ داراکسنۆڕاستیب ئەم ناوە دەرمانەسە وتیانە 13 مانگ ئەمریان زۆرترە بوو بەسەوە، یعنی میزان بەقایان پێشتر ئەو دەرمانە گەرگ پێشوە بوو 6 مانگیان بۆ 6 مانگ و 2 ڕۆژ یان بۆ دانابوو 13 مانگ تا 6 مانگ و 2 ڕۆژ ئەتوانی بزانین کە ئەو تاسیرە چەندێکە. ئەوەی کە جێگەی هیواز ئەوەسە کارشناسەکەوتیانە هەر لە مەراحلێکە و کە تەشخیص دریا سەرەتانی پانکراس ئەتوانین لەم دەرمانە استفادەکەین. تقریبا لە نیمەی کەسەکانیشە کە یعنی داروەکەیان دەست پێ کردووە هەر نیشانەکان دەرمان لە مەراحل ئەوەڵیە خۆی زاهرەوە بووگە. هەر بۆم دەرمانیشە دیسانە وتیان ئەمە فقط دەرمانێکی تایبەت هەروەکو دەرمانە پێشەکەیت کە دروستکرا بووتیان ئەبێت لەسەر سی یا بازێ لە ئەندامگەرتر تاقیب کرێتەوە. وتیانە ئەم دەرمانیشە چون ئاوا جوابی داوەتەوە ئەتوانێت لەسەر سی لەسەر هیلکەدان یا تخمدان ئەوانە تەسیری خۆی دابنێت. وەکو ئاخرین بابەتێکیش کە عەرزی ئێوە بینەرانی خۆشەویستکەین لەم بەرنامەم تقریبا ئەم دەرمانە کە دروست بووە هێشتا ناتوەتە بازاڕەوە، بەڵام بە FDA یا ئەو سازمان بێداشت و غەزا داروەکە دراوە و خەریکە مەراحل قانونی خۆی بۆ ئەوە بێتە ناو بازار، بێتە ناو چرخەی دارو لە سەرحی جەهانیە. ئەو پرۆسەی قانونی خۆیە بەسەرێ خەریکن درێژەی پێدەن بۆ ئەوەی کە ئەو نەخۆشی ئەو دەرمانە بە زووترین کات بگاتە بازار و هیوادارین کە ئێمە ڕۆژێکیش ببینین کە شێرپەنجەیش وەکو نەخۆشیگەر تریشی پێ هاتووە یانی چارەسەری هەیە، هەرچەند شیمی دەرمانی، جەڕاحی، پەرتۆ دەرمانی و ئەم تاقیقاتە تازە هەمووی بۆ ئەوەسە کە جوابێکی 100% بۆ یا دەرمانێکی 100% بۆ شێرپەنجەکان و جۆرەکانی شێرپەنجە بدۆزرێتەوە. کە زانست بەو ڕێگە کە گردوویە کە لە ئەو مەراحل ابتداییەوە تا ئەمڕۆ گەیشتووە، حتمەنە لە داهاتووە نەتیجەگەرێکی زۆر هیوا بەخشتر بۆ دەرمانی شێرپەنجە دەستنیشانەکات. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان. هیوادارم کە جێ سەرنج هەموو لایەکتان بێت. لەلایەن خۆم و هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی ئێوە خۆشەویستان ئاواتمانە.